بەناوی خوای گەورە و میهرەبان نازانم سڵاوتان لێبێ و بەعینتان باش بە هیوای ڕۆژێکی پڕخێر و خۆشی مێدەوارین لەم بارەدۆخە سەختەی هەرێمی کوردستان کەوا بە شێوەیەکی زۆر هاوڵاتیان کەرەنتین کراون لە ماڵەکانیان لە حاڵەتێکی هێوری دەرونی ورە بەرزیا بن هەواڵەکان ئینشەڵا دڵخۆشکەرە بن بەو هیوایی ئەم بارەدۆخەشکەوە هاتوۆتە پێشەوە بە زوودی تێپەڕۆ بێ. ئایزانم لەگەڵ هاوکارم جەلال محەممەد پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژتان پێشکەش دەکەین. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت بینەرانی عزیز. کاکشوان ئاماژە بەوە دەکەین ئینشاڵڵا قۆناغە تێپەڕێن من پێم وایە تا ئێستاش بەشێکی زۆرمان تێپەڕاندووە چکۆ لە چاو وڵاتانی دیکەیە عێراق کە نزیکیشین لە ئێرانەوە هەر حساب بکەن ئەسڵەن کۆرۆناشمان تێدا نییە چونکە دووە کاری کە مردن هەبووە هەڵگیری ڤایرۆس بن بەڵام بەهۆی ڤایرۆسەکەشەوە نەمردن. سپاس بۆخوا وڵاتێکی ئاراممان هەیە و خاوەنی تەندروستیەکی زۆر باشی. ئەمڕۆ لە پەیامی ڕۆژ لە خزمەتانەی هەندێک پڕگەوابەتی تایبەتمان بۆ ئامادە کردوون تا کۆتایی بەرنامەکە لەگەڵ ماڵە بن بۆی کە پێشکەشتان بکەین بڕگەی بەسوودن وەک هەمیشە لەگەڵ هەندێک راپۆرت و زانیاری تایبەتی دیکە کە تەوەری یەکەمان کامڕۆ تایبەت کردووە بە خۆداچوونەوە لە ڕوانگەی ئیمانیەوە. دیارە سروشتی مرۆڤ وایە هەر کاتێک زیاتر ترسێک کەوێتە دڵیەوە یاخۆت ئەو کاتانەی کە بە جۆر لە جۆرەکان پێویستیەکی زیاتری هەیە بۆی دەستە بەرنابێت دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. بۆیە پێویستە لەم دۆخەدا بە خۆداچوونەوەیکی ئیمانی لە لای خۆمانەوە دەست پێ بکەین لایەکەوە دەبینم پەتاجییانە کە هاتووە لایەکی دیکەشەوە نزیک دەبینەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزان بۆیە پێویستە بە خۆداچوونەوەیەکی ئیمانی لە خۆمان ئاساس بکەین. تەوەری دووەمی بەرنامەکەشمان قسەکردنە لەسەر قەیرانە داراییەکان و خۆپارێزی لە کۆرۆنا. دیارە لە چوارچەوەی پلانەکانی حکوومەت بۆ خۆپارێزی یا ڕوبەڕووبوونەوە بەرامبەر بە ڤایرۆسی کۆرۆنا قەیرانی دارایی هاتووەتە ئاراوەکە ئێستا ئەگەر لە کەسێک بپرسی شوانە ئایا پێت خۆشە لە برسا بمری یاخود لە کۆرۆنا ڕەنگە کۆرۆناکە هەڵبژێرێت تا ئەو کاتەی لە برسا بە تایبەتی گەورەترین شت ئیحراجی دایک و باوکە لە بەردەم منداڵەکانیان. بۆیە نکۆڵی لەوە ناکرێت کە چوارچێوەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا هەندێک قەیرانی ساز کردووە کە حکوومەت زیادە ڕەوی زیاتر دەکەوە سوء ئیستیفادە لەم چوارچێ و ڕێم لەم ڕێکارانەدا کردووە کە میوانێکی تایبەتمان هەیە باز لە قەیرانە داراییەکان و ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆرۆنا دەکەین. تەوەری کۆتایی بەرنامەکەشمان یەکێک لەو شوێنە بەرفراوانەی کە ئێستا بە شێوەیەکی گشتی کەرەنتینە کراوە ئەویش قەزای دەربەندیخانە. تەوەری سێم بەڕێوەبەری تەندروستی دەربەندیخانمان لەگەڵە بۆی کە بزانین دۆخی دەربەندیخان و توشبوانی کۆرۆنا لەو قەزایەدا چۆنە و چی دەگوزارێت بۆ هیوایی کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە من بۆی کە بڕگەوابەتەکانتان پێشکەش بکەین. بەڵێ جەلال هەموو ناوەندەکانی با بڵێن سەبارەت بە کۆرۆنا ڤایرۆس زانیاریان داوە هەموو پشڕاستی ئەوە دەکەنەوە لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما ئەگەرەکان زۆر بەهێزن تاوەکو ئەکتیڤی کۆرۆنا ڤایرۆس لاواز ببێ تەشەنەکردنی کەمتر بێتەوە وەروات جۆرێک لە جۆرەکان هەتا هەندێک پێشیان وایە هەر ڕەنگە نەمێنێ لە خۆیەوە نەمێنێ واتە کەشوهەوا گۆڕانکاری کەشوهەواش دەوریە بێ بۆ پلەکانی گەرما جا بۆ هیواین ئەم ساڵ شوان شتێکت بینەتی ئێمە لە کۆرۆنا خراپترمان بینیوە ئەوەی کێسە بە سەرمان هاتووە لەمە خراپترمان بینیوە بۆیە دەبێ ینی گرفتەکانی ئێمەی کورد تەنها کۆرۆناییە لە نمونە تازەترین ینی شتێک کە بەسەر ئێمە یادێ فەرمەوە تا لە ناوچەی قەرداغ و شارەزور هەندێک دەرماوە شێنراوە کە سەری لێ دەرناکە بەس نییە کۆرۆنا کە سەری لێ دەرەکەین دەزانین چییە وەی بە گرفتمان لە زۆر بابەتەیە بەداخەوە بەڵام میلەتی ئێمە دڵنیام ئیرادەیەکی بەهێزی وەرە بەرزێکیە بۆیە خی گەورەش هەموو لایەک پارێزراو بکات بزانین پێشبینیەکانی کەشوا بۆ ئەمڕۆ چۆنن کە پێم وایە خەڵکی ئێستا زۆر پێخۆشە پلەکانی گەرما بەرز ببنەوە بۆ هیوایی ئەم قەیرانەش پاڵمەنێک بگی باش بێ بۆ تێپەڕکردنی بۆ هیوایش بە بەرزبوونەوەی پلەکانی گەرما کارەباکەمان کەمتر نەبێتەوە وەڵی ئەوە جار احتمالی زۆرە کەم بێتەوە بینەری پێشبینیەکانی کەشوها دەبین و دێنەوە خزمەتتان.
بەڵە بنێرانی بەڕێز وەک هاوکارم لە سەرەتای پرۆگرامەکە باسیەوەی کرد کۆمەڵێک تەوەرمان هەیە یەکێک لە تەوەرەکان بە خۆ داچوونەوەی لە ڕوانگەی ئیمانیەوە کاتێکەوە بەتایبەت بۆ ئەو هاوڵاتیانە یاخود بۆ ئەو شوێنە جوگرافیانی کە دانیشتوانەکانی موسڵمانن کاتێک حەدەسێک دێتە پێشەوە بارودۆخێت دێتە پێشەوە چۆن ئینسانی موسڵمان ئەم دەرفەتە ئایا ئەم هەلا بخۆزێتەوە بۆی بتوانێت بە خۆ داچوونەوەیەکی ئیمانی و هەروەها پاکبوونەوەیەکی ڕۆحی لەگەڵ ها مسلمان نییە بێگومان جارێکی تر دەگەڕێتەوە بۆ لای خۆی پەروەردگار سیر کرد لە ئەڵمانیا و لە ئیسپانیا لە دوای زیاتر لە 500 ساڵ جارێکی تر پەنابنەوە بۆ بڵندگوی مزگەوتەکان بێگومان یەکێک لەو توان بڵێم لەو حەدەسە زۆر مێژویانە بانگدان بوو لە ئیسپانیایان ئەندەلوسی کۆن کەوا ڕۆژگارێک لە سنووری جوگرافیایی دەوڵەتی ئیسلامی با بڵێن یاخود سەرزەوی ئیسلامی یان ئیسلامی مەغریب لە مەغریب پێدەوترێ کە دوای 500 سەدا اینجا لەوێ دیسان پەنایان بردەوە بەر مەسەڵەن خوددا و ئاین و ئەوانە بۆ هێوتکردنەوەی دروگەرونی هاوڵاتیان و هاونیشتمانیان بەڵایزان بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەربەز جەباری بانخوازمان کردو بۆ قسەکردن لەسەر بە خۆداچوونەوە لە ڕوانگەی ئیمانیەوە مامۆستا زۆر بەخێربی گەورە سەلامەتان مامۆستا ئەگەر هەر بەو پرسیارە لە ناوی تەوەرەکەەوە بچینەوەی بە خۆداچوونەوە لە ڕوانگەی ئیمانیەوە چۆنە و چۆن دەرفەتێک بۆ خۆمان دروستکەین کە بە خۆمان دابچینەوە لە ڕوانگەی ئیمانیەوە وەروەها ئەم دەرفەتانە بەلایانی باشە سوود لێ وەربگرین. بەڵێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. صلاة خوالة بالرستان لسرجم بنران وباشان بسراني أياميش به خواهی پەروەردگار ئەم وەزعە بەخێر بجێڕێ بۆ مسلمانان و یارمەتی دەرمان بێ هەمیشە لە دایرە و بازنەی چاکەکاران نابین. دیارە مرۆڤ زۆر بەڕێزە لای خواهی پەروەردگار یەکێک لە نیشانەکانی ڕێزی خوا بۆ ئێمەی مرۆڤ ئەوەیە کە خواهی پەروەردگار شتێکی پێداوین کە پێوترێ عەقڵ و ڕۆح و نەفس و دڵ ئەمانە هەموو ناون بۆ یەک ڕاستی. ئەم نەفس و ڕۆحەی ئینسان کۆمەڵێک تایبەتمەندی هەیە یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەوەیە خواهی پەروەردگار توانای ئەوەی پێداوە کە چاکە بکە و خراپەیش بکە فەئەلهەمەها فوجوورەها وتەقواها یعنی هەمیشە هەموو مرۆڤێک لەم سەرزەویە توانای ئەوەی هەیە چاکە بکە و خراپەیش بکە لەگەڵ ئەمەیە توانایش تریشی پێداوە خواهی پەروەردگار هەموو مرۆڤێک توانای ئەوەی هەیە زاڵ بێ بەسەر نەفسیها یعنی ئەگەر ئینسان ئیرادەی بەهێز بێ خۆی بیاوێت خۆی بیاوێ ناخی بەهێز بێ ئەتوانێ هەموو کاتێک زاڵ بێ بەسەر نەفسیا و نەفسی بگرێ و ئەگەر ئیرادەی لاواز بوو چۆن لێ ڕێگەی چۆڵ کرد بۆ نەفس و هەوا و ئارەزوو ئەو کاتە ژیانی لێ تێکە چێ و تووشیەوە بێکە بێ بە کۆیلەی نەفسی بۆیە ئینسانی ئیمانداری ڕاستەقینە لە هەموو وەزع و زروفێکە لە خۆشی و لە ناخۆشیە بە خۆداچوونەوەی هەیە و هەمیشە مراجعەی خۆیەکە ئەوە ئینسانی ئیماندار وایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام وای فەرموویەتی ئینسانی ئیماندار لە خۆشی و لە ناخۆشیە پابەندە بە بەرنامەی خوای پەروەردگارەوە بەڵام ئینسانی موسڵمان مەرج نییە وا بێ چونکە مەرج نییە هەموو موسڵمانێک ئیماندار بێ خەڵکێکی زۆر ئێمەمانە زۆر بەمان موسڵمانین بەس نییە مەرج نییە هەمومان ئیماندار بین ئێستا فرسەتێکی باشە موسڵمانان و وەکو کاک جەلال فەرمی کافرەکانیش دوور لە خواکانیش فرسەتێکی باشە بەم بەڵایە بە خۆیانە بچنەوە ڕووبکەنەوە خوای پەروەردگار کەوا بوو یەکێک لە حیکمەتەکانی تاقیکردنەوەی خوای بۆ مرۆڤایەتی کە بۆ زانینتان لە ڕوانگەی ئیسلامەوە مەرج نییە بەڵاکان هەمیشە شەڕ بن لە ئیسلامە بەڵا هەمووی شەڕ نییە یعنی ئەمە پێمان وانە ئەم ڤایرۆس و پەتایە کە هاتووە هەمووی شەڕ بێ بۆ مرۆڤایەتی بەڵکو خێرێکی زۆری تایە و ڕنگ بێ خەڵکێکی زۆر باشیش بەهۆی ئەمەوە کۆمەڵێک چاکە ئێستا کە ئەیکات پێشتر بۆی نەکراوێ بە خۆداچوونەوە ئاوها پێناسەکراوە زانکان فەرمویانە مراجعەی نەفس و بە خۆداچوونەوە ئەوەی ئینسان ڕۆژانە ئینسانی عاقڵ و ژیرێکە لە پیاوچاکانە فەرمێ ئینسانی ژیر و عاقڵ ئەبێ شەوانە کە چۆیە سەر جێگاکەی چاوێک بە بەرنامەکانی ڕۆژیا بجێڕێتەوە لە نوێژی بەیانیەوە تاوەکو ئەو دەقەی چۆتە سەر جێگاکەی چی کردووە چونکە ئینسان کە عاقڵ بوو و باڵغیش بوو گەکەیشتە تەمەنی 13 و 14 و 15 ئێتر لەم تەمەنەوە هەرچیەک بکاو بیڵێ لەسەری تۆمار ئەکرێ حیسابی مناڵێکی بۆ ناکرێ کە لەسەری تۆمار ئەکرێ لێپرسینەوەیش هەیە بۆی ئیمامی عومەر فەرمی حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا ئینسان پێویستە ئینسانی ژیر و عاقڵ پێش ئەوەی کە محاسبەی گەورەی بێتە پێشتر خۆی بۆ ئامادە بکە
چۆن تەلەبەیەک لە مەکتەب ئەگەر ڕۆژانە سەعی کردبێ ئەو کاتە کە تاقیکردنەوەی کۆتایی دێتە پێش بۆ تەلەبەیەکی عاقڵ کە ڕۆژانە لەگەڵوانەکانیان چۆ زۆر خۆی ماندوو ناکە. بەڵام قوتابیە کە ڕۆژانە دەرسەکانی ئیهمال کردبێ و سەعی نەکردبێ کاتێک کە تاقیکردنەوەی کۆتایی دێ قورسە بێت لەسەری. ئێمەی شوین ئەوەی کە ڕۆژانە بە خۆداچوونەوە لەگەڵ خۆیان ئەکا و محاسبەی خۆیەکە و لێپرسینەوە لەگەڵ خۆیاکە کاتێک کە لێپرسینەوەی خوایی دێ و قیامەت دێ بۆ ئەم ئاسانە قۆناغەکانی قیامەت. بەڵام ئەوەی کە ڕۆژانە کار و کردەوە ئەکا و بە تایبەتیش لەو ڕۆژگارەیە بەداخەوە زۆر زۆر غافڵین. خەڵکی ئێمە زۆر زۆر بێ ئاگایە لێپرسینەوەمان زۆر زۆر کەمە لەگەڵ خۆمانە بۆیە لێپرسینەوەی خوایش قورس هەبێت لەسەرمان. ئەگەر بەم شێوازە بڕوای ئینسان مێشکی خۆی ماندوو کا بە شتێکەوە کە سوودی بۆی نییە بۆ دنیا و بۆ دوار ڕۆژی بێگومان ئەم کەسە محاسبەی خوای قورسە بێت لەسەری و ئەگەر ئینسانێک لەم وەزع و زروفەیە پند وەرنەگرێ بێگومان ئەم کەسە دۆڕاوە. بۆیە ئینسانی عاقڵ و ژیر ئەو کەسەیە لە هەموو قۆناغەکانی ژیانە لە خۆشیەکان و ناخۆشیەکان هەوڵەدا پند وەرگرێ بە تایبەتی لە ناخۆشیەکان. ماوەستا من ویستم بۆ پرسیارە بکەم بۆ ئەوانەشی کە ئیماندارن بۆ ئەوانەشی با بڵین کە موسڵمانن بە تایبەت ئەم قۆناغی کە ئێستا هاتۆتە پێشەوە با بڵێن قەدەغەی هاتوو چۆ هەیە کۆمەڵێکی زۆر لە هاونیشتمانیان لە هەرێمی کوردستانە ڕەنگە بژێوی ژیانیان لەسەر ئەو ئیشەی ڕۆژانەیان بوو بێکردیان ئەو دەرفەتانە یاخود ئەو پێشنیاران ئەو ڕێنمایانەی تۆ لە ڕووی شەرعەوە بۆ هەموو مسلمانێک بۆ هەموو ئیماندارێک بۆ هەموو بە تایبەت ئەوانەی کە لە ڕووی مادیەوە باشن چۆن بەدەر لەوەش مەسەلەن ئەمە بە دەرفەت بزانن بۆ بە خۆداچوونەوە و بۆ خێرکردن و بۆ نوعەتی خێرکردنەکان کە چەند دەرفەتێکی باشە بتوان ئەم هەلە بخۆزنەوە بە تایبەت کە ئێستا خەڵکێکی زۆر ڕەنگە لە ڕووی مادیەوە پێویستی بە هەنێک شتومەک و مادە و پارە ئەو شتانە بێت. بێگومان ئینسان هەوڵەدا لەم کاتەیە کە ئینسان حتمما دەستی بەتاڵە خەڵکێکی زۆر دەست بەتاڵی ئەبێ ئینسان فێری زۆر شت بکە. یەکێک لەوانە ئینسان بیرکردنەوەی لەوەی کە خەڵکێک هەیە جۆمان لێ بێ کە ڕنگ بێت قوتی ڕۆژێکی نەبێ خەڵکێکی هەر لەم شارەی ئێمە خەڵکێکەکە پارەی ئەوەی پێ نییە بچێ بای 1000 دینار بکڕێ وەکو پێویست ئەگەر چێوانە دەگمەن و نادرن. بۆیە حەقی خۆیەتی ئەمە هەوڵ بین لە کاتی مراجعی خۆمانە لە کاتێک ئەوڵین بە خۆداچوونەوە ئەکەین بەشێک لە خۆداچوونەوەمان ئەوە بێ بزانین براو خوشکەکانمان دراوسیەکانمان هاونیشتیمانیەکانمان ئەوان حاڵیان چۆنە گوزەرانیان چۆنە بۆ ئەوەی بتوانین هاوکاریەکیوان بکەین. بێگومان خێر و سەدەقەکردن یەکێکە لەو هۆکارانەی کەمەڵا لادا کاتی خۆی ئەگەرچی ئاستی خوێنەواری ڕۆشنبیری خەڵکی زۆر بەهێز نەبووڵێن لە لادەکان کە جاری وا بۆ بەعزێک لادێ هەر مامۆستایەکشی تیان نەبووە هەم بۆ نیوە مامۆستایەکی تیا بووە بە ڕۆبع مامۆستایەکی تیا بوو حاڵەتی وا بووە لە لادەکان ئەڵێن کە بەڵا ئەهات یەکسەر خەڵکە ژیر و عاقڵەکە پیاوە داناکان ژنە داناکان یانوت با خێرێک بکەین بۆی خۆی پەرۆدەگار ئەم بەڵایەمان لەسەر لابەرێ. زۆرێک لەو خەڵکە بەتەمەنە ئەوە بۆیان جێڕاوینێتەوە ئەڵێ ئێمە بەڵا هاتووە نەخۆشی هاتووە حتمما پێچێ ڤایرۆسی قورسی شاتە بێ خۆ کاتە خوێنەواری و ڕاگەیاندن و ڕۆشنبیریشت وەکو ئێستا نەبووە وتیانە با خێرە بکەین خۆی پەرۆدگار ئەمەمان لەسەر هەڵەگەری و بالفعل کردویانە و خۆی پەرۆدەگاریش لەسەریان هەڵگوتە. بۆیە ئەو کەسی کە زۆر ئەترسێ لەو وەزعە ئەگەرچی ئینسانی موسڵمان نابێ زۆریش بترسێ حەزەرکردن جیایە لەگەڵ ترسە. من و تۆ ئەو شتانی کە پێیان و تونمەیەکەی نایکەین وەکو موسڵمان و ڕنگ بێ هەندێک لەو ڕێنمانەی کە ئێستا ئەوترێ ئێمە پێشتریش هەر ئەوەمان هەبوو بێ یعنی ئێمە بوون هەرچی عیلام و ڕاگەیاندن بە موسڵمان و ناموسڵمان وڵێ دەستان بشۆن باشە ئێمە پێشوتریش هەر دەستمان شۆردووە وەکو حەدیث 1400 ساڵ ئەیوانە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرموویەتی کە نانتان خوارد دەستان بشۆن فەرموویەتی کە شەو خەوتن دەست نوێژ بشۆن ئەمانە ئێمە پێشتر وەکو دین کردومانە یعنی ئەم حەزەرێمە پێشتریش هەمان بۆ وەکو موسڵمان. بەڵام ترسان لە ڤایرۆسێک زۆر کێشەیە یعنی ئینسان ئەوەنە بترسێ و دڵە ڕاوچەی زۆر بێ ئەگەر هیچیشی نەبێت تووشی شتە بێ عەلە كل متوقع ئات یعنی هەر شتێک دەبێ وریاش بێ ئەو قەدرشی لەدەست ینی لە بیری نەچێت کە مردن و ژیانەکەی باوەندەش ڤایرۆسەکە ترسناک بێ هەر بەدەستی خۆی پەروەردگارە ئەمە بێگومانی لەوە بەڵێ. بۆیە ئەوەی کە ترسی هەیە و ئەوەیشی کە حەزەریشی هەیە ئەوەیشی ترسیشی نییە پێویستە لە وەزع و زروفەیە خێر و سەدەقە بکە بۆی خۆی پەروەردگار بیپارێزێ. بۆیە ئەبینین من وای بۆ خوێنمەوە ئەو وەزعە ئەبینین خەڵکی شەرق ڕۆژ هەڵات بڵین ورە بەرزترن و ڕێژەی مردنتیایە کەمترە لە غەرب بە حکمی ئەوەی تا ئێستا وەکو پێویست ئەگەر چێوانیان کە موسڵمانە بن موسڵمانی زۆر باشن تاوەکو ئێستا بە حکمی دنیایان زۆر خۆشەوێەوە پێیان وایە ئەو دنیای بریتە لە ڕابواردن و خۆشگوزەرانیان هەر ئەوەیە
ڕێژەی مردنەکە لەوێ زیاترە وانە ڕێژەی مردن لە وڵاتانی غەرب یا لە وڵاتانێک کە مولحیدن لە ئیتالیا ئێستا زۆرترین وانە ڕێژەی مردنەکە بەڵام لای ئێمە کە پێداویستی پزیشکیشمان کەمە توانای ئەوەیشمان کەمە مردنەکە کەمترە ئەوە هۆکارەکەی گەڕێتەوە بۆ لایەنە ئیمانەکەی بۆی ئەوەی کە لایەنی ئیمانی بەهێزترە کەمتر تووشی ئەو حاڵەتە بێ و ئەگەر تووشیش بێ ئینشاءڵڵا هیچی لێ نایە و چاکە بێ زۆر گرنگە لەو کاتەیە خێر و سەدەقە بکەین بۆ ئەوەی بەهۆی خێر و سەدەقەکان و خۆی پەروەردگار بەڵاکەشمان لەسەر هەڵگرێ خێر و سەدەقەکە لە چوارچەوەی چیا بێت چۆن بێ تاک وەکو چی چۆن بیکاوە دەبینین لە هەندێ گوند و لادیەکانی هەرێمی کوردستان سپاس بخوا بە کۆمەڵ ئەم سەدەقەی لە منتیقی ڕامی و قەڵەتجێ لە قەرەداغ ئەمانە هەمووی بە کۆمەڵ کراوە کەواتە ئەگەر تاکێک بێ بۆ خۆی سەدەقەکە بکە ڕێکار ڕێشوێنەکانی چۆنن بەخشین دەرگای زۆرە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و پێشتر ئاەتەکانی قورئانیش ئاەتمان زۆرە دەربارەی بەخشین و خێرکردن هەر کەسێک بەپی حەز و توانای خۆی ئەوە ئێمە بەس لە فەرزە عنی بەس لە زەکاتە خوای پەروەردگار بۆی دیاری کردن زەکاتە دەین بەمانە بەڵام ئێستا موسڵمانێک دراوسەیەکی هەیە نوێژیش ناکە بەڵام ئەزانێ محتاجە خێری پێ بکات زۆر کارێکی باش لەو کاتەیە بەڵام خۆ ناتوانێت زەکاتی باتێ بۆیە لەم کاتەیە ئەو کەسەی کە هەبوو ئێوێ خێرێک بکە ئەبێ زۆر وردەکار بێ ئێمە وتمان ئینسانی مسلمان ئەبێ هەمیشە زۆر ژیر و عاقڵ بێ لە خێرکردنی شابێ وابین هەرچەند من پێم وایە مجتەمەعی ئێمە لە مەسەلەی خێرکردن و بەخشینا سەقافەتمان کەمە ئەگەرچی ورەمان باشە و دەستمان باش خەڵکی ئێمە زۆر باشە بۆ خێرکردن الحەمدولله ئەوە ئینکاری نوعیەتی بەخشینەکە خراپەیان ڕەنگە ئەسلوبی با بڵێن چۆنێتێکە بارەکەڵا یعنی بەخشینەکە خۆی هەیە و باشیشە بەڵام ڕەنگی هەندێک جار چۆنێتەکەی باش نەبێ یعنی خەڵکێک دراوسەکەی لە پەنایەتی زۆری برسیە ئەوێ بچێ بە دوای کەسێکی ترا بگەڕێکە بەو شێوازەنی بۆیە حەقی خۆیەتی ئینسان جارە پێش هەموو شتێک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێوە بدە ئەبی من تەعول ئینسان لە خانەوادەکەی خۆیەوە دەست پێک بنە ماڵەکەی خۆی خۆیەتی خێزانێتی مناڵەکانێتی ئەم جار برایەتی برازایەتی خوشیێکی خوسەزایەتی ئەوەی کە پێی ئەوترێ ذەوی القوربا لە قورئانە کە تا چوار پشتە لێرەوە دەست پێکە پلەیەکەکان لێرەوە دەست پێکە ئەگەر زانی لە بنەماڵەکەی خۆیان خەڵکیی فەقیر و هەژارێ پێویست ناکە ئەم خێر و خێراتە بەرێ بۆ کەسێکی تر با لێەوە دەست پێ بکە ئەم جار دراوسێ ئاەتەکە باسی دراوسێشەکە لە دراوسێشەوە دەست پێەکە و دواتر هەر کەسێکی تر کە زانی وەزعی باشنی احتیمالی هەندێک گەڕک لە زۆرێک لە شارەکانی ئێمە هەندێک گەڕەکەی فەقیری زۆر کەمە یعنی جاری وایە گەڕەکێک هیچی تیانە زەکاتی پێ بشی هەمووی وەزعی باشە و احتیمالی هەندێک شوێن بەعزێک ئەو سیتی و شوقەکان و ئەوانە خەڵک بەعام خەڵکێکی باشی تایە ئەمانە کە کەسێک لێرە ئەوێ خێرێک بکە بۆیە خەڵکێکەکەی لە کوردستانی مەڵێ فەقیر نییە بۆ ئەڵێ فەقیر نییە تەماشاکە ئەم سیارەکەی بای 2 دەفتەرە گەڕەکەکەیان هەمووی سیارەکەی بای 3 دەفتەری 4 دەفتەریە ئێتر ئەمە ڕەنگ بەبیرێکیش نەکاتەوە کە خەڵکێکیش هەیە گەڕەکێکی تر لە وڵاتێکی تر بۆیە ئەبێ لێرە دایرە و بازنەی بەخشینەکەی فراوان کە بچێ بۆ شوێنێکی تر وە پرسیارکە اینجا ئێمە ئێستا الحەمدوللا لە کوردستانە دەستگاکانمانەیە وانە دەستگای خێرخوازی زۆرمانەیە ئەتوانی لە ڕێگای ئەم دەستگایانەوە کار بکەین و تا ئێستاش لە کوردستانی ئێمەیە هەموو مزگەوتێک و مامۆسای مزگەوتەکە ئەتوانم بڵێم بۆ خۆی دەستگایەکە بۆ بەخشین چونکە هەمیشە خەڵکێکە ڕووی نایەداوە لە خەڵکە ئەتوانێ داوە لە مامۆستا بکە حتمما مامۆسایان لە گەڕەکان ئەوە شتێکە کە ڕۆژانە هەیە خەڵکێکە لە گەڕەکەی ئێمە فەقیرە دێ بۆ لای مامۆسای مزگەوت یەکسەر پێڵی مامۆسا ئێمە وەزعمان باش نیە یا ئەگەر خۆی ڕووینەیە من کە دراوسەیەم پێڵێم ئەڵێ مامۆسا دراوسەکەی ئێمە زەکاتی پێش یان سەدەقەی پێش یا وەزعی باش نییە بەو شێوازە ئەتوانین خێرەکان زۆر باش مامۆستا بەخۆدا چوونەوە شخصیەکە لە ماڵەوە چی بکەین من یەکێک سینێکی دانا بوو ستۆریەکی فەیسبووکەکەی بەڵێ لە ماڵەوە بە خێزانی خەریکی قورئان خوێندن بوون بەڵێ یانی شتێکی زۆر سادە لە ڕسمەکە دەرەکەوت کە منداڵەکان هەمووی بەجەمی گوێ لە قورئان دەگرن دەم دەرفەتەیە کە هەمووی لە ماڵەوەیە چۆن ئەمە بە هەلێک بخۆزینەوە بۆی کە بە خۆداچوونەوەیەکی ئیمانی و مرەتەبکردنی خێزانەکانی خۆمان لە ڕووی دین و ئەمانەوە چۆن بەکاری بێن و سوودی لێوەربگرین طبعا ئەوەی کە ئیمانی ئینسان بەهێزەکە دووشتە بە شێوەیەکی سەرەکی دواتر وردەکاریان هەیە یەکەمیان بریتێ لە زانست و زانیاری بەرچاوڕوونی علم دووەمیشیان بریتێ لە عەمەل کردەوەی باش ئێتر کردەوەی باش لە سوبحان اللهەکەەوە هەتاوەکو ئەوەی کە هەیە کردەوە زۆرەکان ئینسان هەوڵەدات جارێ بۆ خۆی بەرچاوڕوون و شارەزابێ ئەمە فرسەتێکی زۆر باشە یعنی ئێستا ئێمە خەڵکێکی زۆرمانێ 30 ساڵە نوێژەکە
تا ئێستا بنەماکانی دین نازانێت پێوتری ئوسولی دین یعنی بنەماکانی عەقیدە و بیر و باوەڕ نازانێت زۆر فرسەتە لەم کاتەیە کتێبێکی بیر و باوەڕ ڕۆی کە خوێنەواریە کتێبێکی بیر و باوەڕ بێنێ و زنجیرەوانەکانی شەموو لە یوتیوب هەیە و دایگرێ و ڕۆژانە گوێ لەوانەیە گرێم فێری عەرەبیەکە بێ هەم فێری بنەماکانی دینی شێبێ ئینسان تاوەکو زیاتر بزانێ علمی زیاتر بێ ئەبێ ئیمانیشی باشتر بێ بەڵام وریای یەکشت بین لە مەسەلەی علما جیاوازیەک لە نێوان دەستخستنی ئێمە بۆ علم لەگەڵ پێشی ناوی پێوترێت سەحابە و تابعین ئێمە زۆر جار خەڵکی ئێمە کە ئەوێ بخوێنێ و بخوێنێتەوە مەبەستی ئەوەیە لایەنی ڕۆشنبیری بەهێز بێ یعنی لایەنە ئیمانەکە کەمتر لە بەرچاوەگرین زیاتر بیرمان لە نازناو کردوتەوە یعنی زیاتر کەسێک بیر لەوە کاتەوە هەڵگری ماستەرنامە یا دکتۆرنامە نەمانە شتی باشن بەڵام ناکرێ بەس بیر لەم لە قەبانە بکەیتەوە و لایەنە ئیمانەکەمان بیرچێتەوە بەڵام سەحابە کە زانستیان خوێندۆ بۆ کردەوە خوێندویانە هەوڵیان داوە بیکەن بە عەمەل بۆ ئێمە لەم کاتەیە زۆرمان پێویستە لایەنی زانستی خۆمان بەهێزکەین بە تایبەتی زانستە ئاینیەکان زانستە دینیەکانمان زۆر لاوازین خەڵکێکی زۆر هێتاوەکو ئێستا ڕەنگ بێ لە خێزانێکە کۆمەڵێک ئەحکامی زۆر زەروری هەن هۆکارێکی چیە بۆ ینی ڕەنگ بێ کۆمەڵێک شت بێ هۆکارێکیان بی ئەو ژینگەکەیە ئەوەی کە هۆکاری خارجیە یعنی ژینگەکە مساعد نییە بۆی کە خەڵک فێری هۆکارێکیان خۆمانین خۆمان لە ڕووی جەنابتان تەمەڵین خۆمان حەزمان لە غەفڵەتە یعنی زۆر برا هەیە منە مێوم کتێبە بخوێنم یا بچم دەرسێک بخوێنم دوای ئەڵێم بۆچی بخوێنمەوە یا دوایڵێم بۆچی ئەم دەرسە بخوێنم وەکوتم خەڵکێک 30 ساڵە نوێژەکە تا وەکو ئێستا نازانێت قورئان بخوێنێ ڕەنگ بهێ 30 ساڵ بێ لەگەڵ ئەو سەحوە و بانگەوازەیە بێ تا ئێستا نازانێت قورئان بخوێنێتەوە ئەمانە بەڕاستی هەموو گرفتن ئێستا فرسەتێکی زۆر باشە ئەم کەسە مراجعەیەکی خۆی بکات لەم مراجعەی لایەنی زانستیمان زۆر زەرورە چونکە ئێمە زۆر ئەحکام و بڕیاری دینەکەمانەیە وەکو پێویست نایزانین فرسەتێکی زۆر باشە جا علم بەرەکەتەکەی لەوەیە ئینسان تا لێی نەبڕێ خۆی تەسلیم ناکا علم هەر کەسێک ئاوە بیەوێت ئێستا بووم لە خەڵکی ئێمە ئەمە بەرنامەی خەڵکی ئێمەیە تاوەکو مێشکی ئیشەکەمان دۆ بە شاشەوە کە پێی نەمام جاڵێ با کتێبێ بخوێنمەوە نابێ بەڕاستی ئینسانە بێ مەسەلەی زانست و زانیارەکە بکاتە ئەولەویەتی کاری لە سەرەتاوە ئەوە دەست پێ بکە ئەمجار بچێ بۆ ئەوانی تر ئەوەی کە خوێنەواری نییە بەچی لایەنە ئیمانەکەی خۆی بەهێزەکە بەکردەوەی چاک باشە ئێستا من خوێنەواریم هەیە باوکم نیەتی باوکم نوێژی بەیانی لە کاتی خۆیان کردووە سونەتەکانی کردووە زکرەکانی خوێندووە ڕەنگ بێ چەند تەسبیح سبحان الله والحمدلله و زکرەکانی خوێندوێ منیش کە خوێنەوارم بە حیساب نوێژی بەیانیم لە کاتی خۆیان نەکردووە زکرەکانم نەخوێندووە دوو دوعای ڕێکوپێکم نەکردووە شەو نوێژم نەکردووە کاممان لای خوا باشترین بێگومان ئەوەی کە کردەوەکەی هەیە لەبەرەوە مەرج نییە هەر بە زانست ئینسان لایەنی ئیمانی خۆی بەرزکاتەوە بۆیە ئەکرێ خەڵکێکیشمان هەیە ئێستا ئێمە لایەنی ئیمانی زۆر لە ئێمەی خوێنەوار باشترە چونکە ئەوەی کە ئەیبیسیە لە چاکە یەکسەر ئەیکات جێبەجێەکە لەبەرەوە عەمەل زۆر گرنگە ئەوە زۆر گرنگە ئەو برایە کە ئەوەی داگرتووە دەستی خۆش بێتە نمونەیەکی زۆر باش ئێمە هەوڵدەین لە ماڵەکانە ختمەمان هەبێ بە تایبەتی ئێمە لە سەرەتای مانگی شەعبانین لە هەفتەی یەکەمی شەعبانین سەحابە و تابعین بەشێک لە بەرنامەی ژیانیان مانگی شەعبانیان تەرخانە کرد بۆ مڕاجعەیەکی باشی خۆیان و خوێندنەوەی قورئان بۆیە ئامادە من بۆ مانگی ڕەمەزانیان بەڵێ یعنی هەندێک لە سەلەف لە تابعین لە مانگی شەعبانە وازیان لە کاسبی ئێنا بە ئیختیاری خۆیان نەکۆکو ئێستا بێن بە زۆر وازمان پێلێنە یعنی بە ئێسێمە خۆی پەروەردگار ئەوی پێداین ئێستا مانگی شەعبانە فرسەتە بۆی ئینسان لە ئێستا ختمەکانی قورئانی دەست پێ بکە بزانێ قورئان بخوێنێتەوە کردەوە چاکەکانیشی وتراوە شەعبان ڕاتیبەی ڕەمەزانە چۆن ئێمە لە نوێژی فەرزار نوێژی هەموو فەرزێک ڕاتبەمانیە لە پێشەوە دوو ڕکاتیان چوار ڕکات ئەم نوێژە ڕەواتبە بۆچی دانراوە بۆی بەباشی بچتە ناو فەرزەکەەوە مانگی شەعبان بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام زۆر گرنگی پێداوە سەحابە و تابعینیش بۆ ئەوەیە کە بەباشی بچینە ناو مانگی ڕەمەزانە زۆر باش مامۆستا دوایین ڕێنماییت یا دوای نەسیحەتت بۆ بینەرانمان زۆر بە کورتی لەوەری دەرفەتمان نەماوە تۆ لەسەرەوەی کە ئەم دەرفەتە کە هاتووەتە پێش ڕەمەزانمان لە پێشە بە خۆداچوونەوەیەکی ئیمانی لە خۆیاندا بکەن یەک قسە بۆ خۆم و بۆ هەموو کەسێک کە گوێی لێمانە مرۆڤی ئەم زەمانە هەڵەیەکی زۆر گەورەمانەوەیە کە خۆمان بە تاوانبار نازانین یعنی خەڵکێکی زۆر لە ئێمەی موسڵمان خۆی بە تاوانبار نازانێت لێ من عیبم نییە موسڵمان هەیە نوێژی بەیانی نەکردو ئەمڕۆ سەعات 6 و 7 هەساوە کە نوێژی بەیانی نەماوە لی بپرسە لە من عیبم چییە من بەهاشتیم و تاوانم نییە خوشی بەڕێزی وا هەیە بەرگولی باسەکەی هەموو ناشەرعی لی بپرسە من عیبم نییە دڵم باشە و ئەچمە باشتەوە ئەم هەڵەیە با ڕاستکەین و فرسەتە لەو مانگی شەعبانەیە وەلەو کات وەزع و زروفەیە کە هەیە مراجعەیەکی خۆمان بکەین
پێشاندان بۆیا بنین کە ئێمە تاوانبارین ئەم جار ئەتوانین خەڵکی خۆی پێ خراپ نەبێ حتمما ناتوانێ مڕاجعی خۆشی بکات. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا سەربەزەباری باخوازی ئیسلامی سپاس دەکەین مامۆستا. سپاس بۆ جەنابتان. بینەرانی بەڕێز ناوڕێکمان هەیە و دێنەوە لاتە. دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان، بڕگەی یادەوەریمان هەیە بینەری دەبین بزانین لە ساڵ ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا کۆمەڵێک بابەتی گرنگ هەیە کەوا ڕوویان داوەچین وە بیرتان دێنینەوە بینەریان دەبین. بیستوهەشتی سێ ساڵی 1968 لە دایکبوونی گەورە نووسەر و ڕۆمان نووس و ئەدیبی ڕووسی ماکسیم گورگی ناوبراو دامەزرێنەری قوتابخانی واقعی ئیشتراکیە لە ئەدەبیاتی ڕووسیدا لە تەمەنی 24 ساڵیدا یەکەم داهێنانی خۆی لە بواری ڕۆماندا ئازمون کرد. ڕۆمانی دایک لە گرنگترین کارەکانی ناوبراوە. 28 سێ ساڵی 1923 دوای گواستنەوەی بنکەی شۆڕش بۆ ئەشکەوتی جاسەنە لە ناوچەی سوورداش لەلایەن شێخ مەحموودی حەفید و کاربەدەستانی حکومەتەکەیەوە یەکەمین ژماری ڕۆژنامەی بانگی حەق دەرچوو بڵاوکرایەوە و تەنها 3 ژمارەی لێچاپ بوو. شێخ مەحموود کاتێک ئامادە نەبوو لەگەڵ ئەدمۆنزی نوێنەری ئینگلیز کۆ ببێتەوە و بچێتە بەغدا، کۆمەڵێک فڕۆکەی سەربازی ئینگلیز بە ئاسمانی سلێمانیدا دەسوڕانەوە و بڵاوکراوەیان فڕێدەدایە خوارەوە کە ئەگەر شێخ مەحموود نەچێتە بەغدا ئەوا سلێمانی بۆمباران دەکەن. بۆیە شێخ مەحموودیش چاپخانەکەی خۆی و پێداویستەکانی گواستەوە بۆ ئەشکەوتی جاسەنە و لەوێ درێژەی باخەباتی چاکداری و ڕۆژنامەگەری خۆیدا بۆ سەربەخۆیی و ڕزگاری میلەتی کورد. نیازیز دەچین لای تەوەری دووەمی بەرنامەکەمان کە باس لە قەیرانەداراییەکان و خۆپارێزی لە کۆرۆنایە. بە تایبەتی ئایا بزانین حکوومەت هێرێمی کوردستان سوء ئیستیفادە یا زیادەڕەوی لە ڕێکارەکاندا ناکە لەولاوە ڕێژەی برسیەتی و دواکەوتنی موچەکان و ناڕزایی خەڵک بەرزتر بووەتەوە. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانداری بەڕێز کاک بابان جعفەر ئەندامی ئینستیتوی پەیمان کردووە لە شاری سلێمانی و لێرە لە ستودیەکانمان لە پەیامی ڕۆژ. کاک بابان زۆر سپاس بۆ دەرخستنی. زۆر سپاس. بەڕاست حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێکارەکانی خۆپارێزی بەرامبەر بە کۆرۆنا دەستکەوتی تایبەتی خۆی هەبووە سەبارەت بۆ ناڕزایانی کە لەسەر دواکەوتنی دابشکردنی موچە هەیە لە ناو هاوڵاتیاندا؟ بەڵێ بەیانیتان باش. سەرەتا دەستخۆشیەکی زۆر بۆ پارێزەرانی تەندروستی خەڵک و هێزە ئەمنیەکان و هیوادارینەوان پارێزراوە بن و خی گەورەش ئەم دۆخە لەسەر هەموو دنیا لابەرێ و تیمە تەندروستیەکان بتوان کۆنتترۆلی بکەن. بەداخەوە هەرێمی کوردستان وەکو هەموو باقی دنیا ئەلەو دۆخە سەختەیە و ڕۆژ بە ڕۆژ ئامارەکان لە هەرێمی کوردستان بەرزە بنەوە بە پێیەوەی کە وەزارەتی تەندروستی ڕایگەێنێ. حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ئەزمەکانی ڕابردووە دەرکەوتووە و لەم ئەزمەیەشە لە باتی ئەوەی کە بە پلانی پێشوەختە لە باتی ئەوەی کە هەموو ئەوانەی کە لە بەردەستیایەتی ئیمکانیەتە مادیەکان بیخاتە خزمەت خەڵکی کوردستان و بۆی بتوانرێت کەمترین زیانی لەسەر چینی هەژار و چینی وەسەتی خەڵک دروست بکە. ئەبین دەست بۆ هەندێک ڕێکار براوە لەوانە دابەژنەکردنی موچە و هەتاوەکو ئێستانە دۆزینەوەی ڕێکارێکی یاسایی حکومی بۆ ئەو کەسانەی کە بژێوی ژیانیان لەسەر کاری ڕۆژانەیە. ئێمە لە ماوەی ڕابردووە ئاگادارین کە پەرلەمانی کوردستان یاسای چاکسازیان پەسەند کرد و لە ناو یاسای چاکسازیە تەورێک باسێک بوو چەند مادەیەکە بوو باسی دەرماڵەیە کرد. ئەمان ئەلم دۆخە یاسا بیریان لە جێبەجێکردنی ئەو یاسایە کردوتەوە بیزات یانەوێ ئەوە جێبەجێ بکەن کاتوانین دوای بابانەوە هەندێک خاڵ وەکو ئینستیتوەکەتان ڕۆژی ڕابردوو هەندێک خاڵی تایبەتان لەسەر حکوومەت و پەرلەمان لەسەر ڕێکارەکانی خۆپارێزی بۆ کۆرۆنا بڵاو کردەوە. ئامانستا لەم خاڵانە چی بوو گرنگترین خاڵەکان کە بڵاوتان کردوێتەوە چۆنە؟ ئێمە لە پاڵ ئەو خاڵانە لە پێشەوە دەستخۆشیمان لە حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە توانیوێتی هەندێک ڕێکاری خێرا بگرێتە بەر
کە گرنگترینیان کەرنتینەکردنی خەڵک بوو و پشودان بوو هەموو دام و دەستگاکان بۆی خەڵک بچێتەوە ماڵە و کەرنتینەکە سەر بگرێ. ئەگەر تۆ بتەوێت خەڵک کەرنتینە بکەی لە ماڵەوە ئەو تابینین هەموو دەوڵەتانی دنیا چ دەوڵەتانی پێشکەوت و چ دەوڵەتانی لە دوای ئەوانە و گەشە نەسەند و بۆ ئەوە هەموو ڕێکارێکیان گرتوۆتە بەر کە خەڵک بتوانێ کەرنتینەکە بپارێزێەوە نەیشکێنێ بێتە ماڵەوە نێتە دەرەوە کەواتە بوون لە ماڵەوە کەرنتینەکردنی خەڵک پێویستی بە بژێوی ژیان و پێویستی هۆکار هەیەکەوە تۆ بتوانی خەڵک قەنەعات پێ بکەی کە لە ماڵەوە بمێنێت. لە نمونە لە هندستان بۆ ماوەی 21 ڕۆژ کەرنتینە 4 موچەی حکوومەت 4 موچەی پێداون. لێرە موچەکەش نەگوابزانم نادرێن لێشتە ئەمە لێرە ئێستا ئێمە هەتاوەکو ئێستا موچەی مانگی 12 دابەش نەکراوە خشتێکی تازە ڕاگەندراوە بۆ دابشکردنی موچەی مانگی 12 2019 ئەمە یعنی ئەزانین ئەو چەند مانگە لە ئەستۆی ئەم کابینەی نییە کە بەڕاستی هەمووی هەر ئەستۆی یەک کابیناکە لە بەرەوەی هەر یەک عقڵیەتە هەر یەک سیاسەتە هەر یەک حزبە هەموو کابینەکانی هەرێمی کوردستانی بەڕێوە بردو بەم کابینەی نۆشەوە بەڵام نە ئەبوو ئەلم کاتە هەستیارەیە دەرفەت بدرێ بەوەی کە موچەی خەڵک دوا بکەوێ و کاتێک سەیری پێکێنەرانی کابینەکە ئەەکەی وە سەیری فراکسیۆنەکانی ناو پەرلەمانەکەی هەستەکەی لە دوو دەوڵەتای لە سێ دەوڵەتای وات هەستەکەی لە چەند هەرێمێکای نازانم چۆنی وەسفکەی لەوەی کە بەشدارە لە حکوومەت بەڵام لە هەمان کاتا قسەش لەسەر ئەدای حکوومەتەکە بۆ خۆی وەزیری هەیە بەڵام لە هەمان کاتە ناڕازیە لە ئەدای حکوومەتەکە کە ئەمە دیسان جۆرێک مزایەدە دیسان جۆرێک گرفت و دیسان جۆرێک کێشەی دەرونی و کێشەی سیاسی لە کوردستانە سەری هەڵاو کە ئەبوو ئێمە بەپی قەیرانەکانی کە لە ڕابردووە بینیوانە و هەمیشە چ لە کاتی قەیرانە چ لە کاتی دەرفەتە پارتە دەسەڵاتدارە کان و پارتە پێکێنەرە سەرێکیەکانی حکوومەت لە باتی یەکگرتن لەسەر پرسە هاوبەشەکان و خزمەتکردنی خەڵک ئەبینی و کۆم دۆخی ئێستا تەفرەقەی لە نێوانیان تەبەن مەشغوڵکردنی خەڵکێکی بەڵێ بێگومانێ مەش پێمان وایە ئەمەش دۆخێکی کێ بۆ سەرقاڵکردنی خەڵک بۆیە ئەوەی کە ئێمە زۆر گرنگ لە بەیان نامەکە ئاماژەمان پێدا و دەیان و سەدان چالاکەوان و ڕێکخرا و میدیای کەش باسی کردووە بەڕاستی حکوومەتە بێ لەم کاتەیە ڕیسک نەکە دەست بۆ ئەو مەلەفانە نەبا کە خەڵک لە بەرەوەی خەڵکی کوردستان هەژارە لە بەرەوەی موچەخۆران هێشتا لە قەیرانێکی قورسان چ موچەکان تەخیر نەکا بە هەر ڕێکارێکە نەگوەکەوەی کە ئێستا بۆ بە نوکتە حکوومەت هێرێمی کوردستان دەوری ئەمین سندوق قەبینەیە خود دەوری بانک قەبینێ هەر کاتێک پارە لە بەغداوە هات ئەم دابەشی بکە ئێمە هەموو ئەزانین ئەوان دێها ملیاردێر لە پاڵ حزبەکانی کوردستانە هەن و خۆیان خاوەنی گروپی کۆمپانیای گەورە گەورن بۆیە پێویستە بیر لە پێدانی موچە بە موچەخۆران و دۆزینەوەی ڕێکارێکی یاسایی شەرەفمەندانەش بۆ ئەو خەڵکانەی کە بکەنەوانێ کە بژێوی ژیانیان ڕۆژانە بوو ئێستا ناتوانن کار بکەن نەک لەگەڵ لە ڕێی ڕێکخراوی تایبەتمەندی خۆیانەوە بیانەوێت لە بۆ کڕینی وەلا سەرمایە و داهاتی گشتی دابش بکەنەوە زۆر باشە منێ و پرسیارە بە تهدیدکراوی بکەمەوە یعنی کە ئەو دەنگۆیە هەیە هەچەند بەشێک لە وەڵامەکەشتەیە بەس دەمێت دیسان بە تهدیدی تۆ پێت وایە مەسەلەن بەڕاستی حکوومەتی هەرێم سوودی لەم کەرنتینەکردنی خەڵکو و تێکچوونی ئەم بارودۆخە تەندروستی و بۆی خەڵک لە مەسەلەن مزاهرەی پێناکەی ناتوانێت بێتە دەرەوە لە ماڵەوەی ڕەنگە تۆزێ مەسرەفیشی کەم بوو بێتەوە بە تایبەت موچەخۆران کە لە پشویان یعنی بەڕاستی ئەمە قسەیەکە یان خوێندنەوەیەکی غەڵەت یان بەڕاستی شتێکی لە پشتۆی حکوومەت ئەمەی بە دەرفەت زانی بۆیە موچە دوا بخا یاخود پلانی کەمکردنەوەی بکە یاخود ئەو پرۆژە چاکسازی کە هەبوو جێبەجێکاواتە کانسڵی کاتەوە یاخود جارە نەی خاتە بواری جێبەجێکردنەوە ئاماژەکان وایە یعنی بەداخەوە هەنگاوەکانی کە ناویانە وا دەرەکەوێت کە سوئیسفادایان لەم دۆخە کردووە لەبەرەوەی کە بەپێ ئەو ڕاگەاندنانی کە لە حکوومەتی عێراقەوە هەیە لە ناو مانگی سێ دوو جار پارە گەیشتووە واتە ئەو پارەی کە گەیشت بەشێک لە موچە نەدراوەکانی مانگی یازایان پێدا ئێمە ئەزانین هەرێمی کوردستان بۆ خۆی چنەوت ئەفرۆشە بە نزیکەی 500,000 بەرمیلی ڕۆژانە بەس لە ڕێگەی بۆریەوە چ ژمارەیەکی زۆر لە ناو خۆدا هاتی هەبووە و نوتی لە ناو خۆش فرۆشتوە لە 4 سێشەوە خەڵک کەوتۆتە کەرنتینەکردن و چوونەوە بۆ ماڵەوە و حکوومەت داهاتی ناوخۆی کەمی کردووە لەبەر ئەوە دیارە سو ئیستیفادەی وەرگرتووە و هەنگاوەکانی خۆیان ئەیسەلمێنێ کە ئەبا لەم دۆخەیە بە هەموو شێوازێکیان بگرت هاتە بەربووی موچەی خەڵک بدەن لەبارەی یاسای چاکسازیەوە حەزم کرد چەند سەرنجێکی یاسایی بڵێن بە پێی یاساکە کە پەسەند کراوە لە ناوەڕاستی مانگی 2020 ئەم یاسایە بوو لە ماوەی 6 ڕۆژە پەیڕەوی بۆ دەربچێت دوای 6 ڕۆژ
90 ڕۆژ هەبوو بۆ جێبەجێکردنی یاساکە یعنی ئەگەر ئەم دوو ڕقەمە لێک بدەیتەوانێت 5 مانگەکە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو ستافی کە سەرقاڵی ئامادەکردنی پەیڕۆن پەیڕۆکان ئامادە کردو هێشتا دەنگی لەسەر ڕدراوە کە دەنگ لەسەر پەیڕۆکە درا هەموم ئیجرعاتانە کۆکەیتەوە ئەبێ دەستکاریکردنی دەرماڵی فەرمانبەران ئەوانەی ئەوان ناوێنێن هەندێک دەرماڵە کە شایانی هەندێک فی و شایانی هەندێک فی کە نییە بەو پێ لە ناو پەرلەمان پەسەند کراوە ئەبێ لە موچەی مانگی 6 2020 بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام ئەمان ئێستا بەپێی ئاماژەکان وا دیارە ئەیانەوێت لە موچەی مانگی 2020ەوە دەرماڵەی هاوسەر و منداڵ و جوگرافی لێ دەرچێ هەموو دەرماڵەکانی کە ببڕن لەبەرەوەی کاک بابان ئەو دوو موچەی کە هاتووە موچەیەکی مانگی 11یان پێداوە و ئەوەش کە هەیە موچەی مانگی 12 پێدەدەن گیرفانی حکوومەت کەواتە بەتاڵ بووەتەوە بۆیە ناچارن بەوە ئەو کەسرە پڕ بکەنەوە کە لە دەرماڵەکان بیبڕن یاسای چاکسازیەکە جێبەجێ بکەن ئێمە بەڕاستی لەوەی کە گیرفانی حکوومەت بەتاڵە هەر یەکێکمان هەر فیئگەتوانی خوێندنەوەی جیاوازی بۆ بکە ئێمە پێمانوانیە گیرفانی حکوومەت بەتاڵ بێ لەسەر ئەساسی داتاکانی خۆیان لەسەر ئەساسی ڕقەمەکانی خۆیان نابێ گیرفانی حکوومەت لەم کاتایە بەتاڵ بێ لای کەم ئەبووایە ئەم دوو مانگەی کە هەستیارە لە مانگی 34 بۆ بڵاوبوونەوە کۆنتترۆلکردنی کۆرونا ڤایرۆس ئەوە ئەمان حسابی ئەوان بکردایە کە خەڵک قەلەقی بۆ دروست نەبێ و موچیان بدایەوە خودی یاساکەش ئەوە بەو پێی کە لە پەرلەمان هەیە جێبەجێ بکرایە بەڵام ئێستا ئەوەی کە هەیە هەستی پێکرێت جێبەجێکردنی مادە یاساییەکانی ناو پرۆژە یاساکە نییە کە پەسەند کراوە بەڵکو بڕینی یەکجگاری لەبەرژەوەندی حکومەت جێبەجێەکان بەڵێ بۆچی لە بەرژەوەندیانە ئێستا ئەوەی کە هەیە باسی لێواکرێ هیواداری نوانە بێ ئەوەیە کە هەموو دەرماڵەکان جگەل لەو چەند دەرماڵی باسم کرد هەمیان ئەبڕن کەواتە بڕینی هەموو ئەم دەرماڵانە دووبارە هێنانەوەی پاشەکەوتی موچەیە کە ساڵانێکی زۆرە ئێمە و ئێوە و دایان کەسی کە باسی ئەم جارە بە یاسایی و ئەم جارە بەشێکی زۆری ئەوەی کە ئەوترێ لە 145 و بەسەرەوەی دەرماڵە لە هەرێمی کوردستان ئەبڕن لەبەرەوە ئەمە دۆخێکی خراپە هیواداری بیر لەوە نەکەنەوە پەرلەمانەرکی چیە ڕۆڵی چیەوە ئێوە باسی پەرلەمانتان کردووە لە بەیاننامەکەیە دەبێت چی بکات بەڵێ ئێمە باسی پەرلەمانمان کردووە لە بەیاننامەکە ئێمە و کوڕیخراوێکی تایبەتمەند کە بۆ دوو خولەچێ لەگەڵ پەرلەمانی کوردستان کارەکەین پەرلەمانی کوردستان ئێستا ئەتوانین بڵین ئەدای پەرلەمانتاران پێش ئەوەی باسی سەرۆکایەتەکەی بکەین جۆرێک بۆتە ئەدایەکی میدیایی واتە شەریکن لەگەڵ میدیاکان و شەریکن جیاوازیەکی لەگەڵ کابینی پێشوایە کە پەرلەمان داخرا بۆ ئەو کاتەش پەرلەمانتارەکان هەر لە میدیاوە قسەیان دەکرد و ینی ناڕزایەکانی خۆیان دەرەبڕی لە ڕووی ناوڕۆکەوە هیچ جیاوازیەکی نییە تەنیا لە ڕووی شکلیەوە کە ئێستا پەرلەمان هەیە کۆ بێتەوە دائەنیشێ بەڵام ئەو کاتە پەرلەمان نەبوو کۆنابوو بۆیە ئەمەی کە ئێستا پەرلەمانی کوردستان پێتیە پڕێ بەداخەوە دۆخێکە قسەکردنی زۆر وردی ئەوێ لەسەر ئەمەی کە بوو پەرلەمان لەم دۆخەیە بەڵام بە نەتیجە پەرلەمانی کوردستان ناتوانێت هیچ مەهامێکی پەرلەمانی کە پەرلەمانەکانی دنیا جێبەجێیەکەن جێبەجێ بکە ئێمە دەزانین لە مانجی نۆ لە کۆتایی مانجی نۆ هەمواری پەیڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان کرایەوە لە ناو هەمواری پەیڕەوەکە پەرلەمانی کوردستان سوڵتەی مالی خۆی کە ئەیتوانی هەر پرۆژە یاسایەک پەسەند بکە کە ڕوانگەی مالی هەبێت تەسلیمی حکوومەتی هەرێمی کوردستانی کردوەوە ئەم پەرلەمانە ئێستا بەپێی پەیڕە و ناتوانێت هیچ کارێک بکە ئەمە لە ڕووی مالیەوە لە ڕووی ئەم دۆخەشەوە دەبوو پەرلەمانی کوردستان لە باتی بەیاننامە دەرکردن سەرۆک بەجیا سکرتێر بەجیا جێگر بەجیا پەرلەمانتار بەجیا فراکسیۆنەکان بەجیا کە بووە بە شەڕە بەیاننامە شەریکن لە شێواندنی دەرونی خەڵک شەریکن لە تێکدانی ئەوەی کە زۆرێکیشە لە مزایادەیەکی ناشرین کە ئەمان بەشەی قاچێکیان لەناو حکوومەتە قاچێکیان وەکو ئۆپۆزیسیۆن کارەکەن بەڵام لە ڕاستیە وانین هەمویان شەریکنەوەی پێکهێنەری حکوومەتن بۆیە پەرلەمان نەیتوانی وەرکەکانی خۆی جێبەجێ بکە کە دەبوو لای کەم ئێستا وەزیری دارایی بانگێش بکردا جلسێکی ئیسtisnایی بکردا بۆی بزانرێ بۆ نایکایانی پەرلەمان بۆ دابەش ناکرێ و هەر بۆ زانیاری بەڕێزیشتان ئێمە راپۆرتی دووهەمی پرۆژەکەمان کە لە فترەی خولی پایزای ئامادەمان کردووە لە 2009 تا کۆتایی مانگی 2020 بەو بەبوونی ئەم دۆخەوە بڵاومان نەکردوەوە بڵاوێکینەوە لە ڕۆژانی داهاتوە
لە ناو هەستیارترین کاتە پەرلەمانی کوردستان کە پرۆژەیە سای چاکسازیان پەسەند کرد هیچ خاڵێک لە پەرلەمانی کوردستان بەوانەی فراکسیۆنەکانی یەکێتی و پارتی و گۆڕانی ژۆ پێکەینەری حکوومەت لەسەری کۆک بوون ناتوانانی لە یاساکایە دەستپیتی بکەن. مەبەڕێکیان چییە؟ ینی پەرلەمان بۆ ئەمە ناکا بۆ مەسەلەن وەزارەتە مەعانیەکانی یاخود لە حکوومەت نوێنەرەکانی حکوومەتیان ئەوانی کە با بڵێن ڕۆیانی بۆ نایکانی کێ دەستی گرتویانی؟ پرسیارەکە ئەمەیە ئێمە گەر سەیری دانیشتەکان بکەین لە کاتی پرۆژە یاسای چاکسازی کە گفتوگۆکرا پەرلەمانتارەکانی یەکێتی و پارتی بە حەماستر لە پەرلەمانتارەکانی ئۆپۆزیسیۆن باسی ئەویانە کرد بێ موچەی خەڵک لەوەندە کەمتر نەبێ ئەبێ ژیانی خەڵک چاک بکرێ بە هێزی پێشمەرگە ئاها خزمەت بکرێ ئەبێ ئەوانی کە بە نایاسایی موچیان وەرگرتووە. بەڵام ڕێک ئەمەیە کێ دەستی گرتوون؟ ئەوە دەستی گرتوون کە گروپێک لە هەرێمی کوردستانە لە دەرەوەی حکوومەت لە دەرەوەی پەرلەمان لە دەرەوەی مؤسسات سڵتەیە و حکوومەت و پەرلەمان هەموو شتی شکڵین ناتوانن هیچیان بەو مەهامەی کە حکوومەت و پەرلەمانەکان لە دنیا هەن لای کەمەوەی کە لە عێراقەیە لە ڕووی مەهامەوە نەک لە ڕووی خەدەماتەوە جێبەجێ بکەن. زۆر باشە کاک باوەن باو 2 دقەیە بێنە سەر کاریگەری ئەم سیاستەی ئێستا و ئەم بەرسیکردنەی خەڵک بەسەر ڕێکارەکانی خۆپارێزی لە کۆرۆنا. خەڵک لە نێوان مردن لە بەبرسیەتی و مردن بە کۆرۆناکە هەڵدەبژێرێت. ئەوە دەبینین لە ناڕزایەکان و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی شامە زۆر بە واقعی دەبین لە موچەخۆران و لە خەڵکی کرێکار و کاسبکارانیشەوە. کەواتە ئاڕاستەکە بەرەو کوێ دەڕوا کاک بابان ئەوە دێەوە خوێندتان بۆ کردووە و ڕەنگە زیاتر کۆنتاکتان لەگەڵ خەڵکە جیاوازەکە هەبێت. بەڵێ ئەبینین لە ڕۆژانی ڕابردوو لەسەر دەربڕینی ناڕزایەتی و شکاندنی کەرنتینەکردن ڕۆژنامە نووس لە هەولێر دەستگیر کراوەوە لە شوێنەکانی تری کوردستان چەندین خەڵک جیاواز لەسەر ناڕزایەتی دەستگیر کراوە. ئەمە هەمووی ئاماژەیە بۆ ئەوەی کە حکوومەت ئەترسێ لە شکاندنی ئەو دۆخە لە هاتنە دەرەوەی خەڵک لە شکاندنی کەرنتینەکردن. ئاماژەکانیش پێمانەڵێ خەڵک ناتوانێت ئەبەم شکڵە کە ئەمان بیریان لێ کردوتەوانێ مدەیەکی درێژتر لەوەی کە هەیە لە ماڵەکانیان بمێنەوە. بۆیە ئەکەوێتە سەر ئەوەی ئەگەر ئەمان هەستیان بە مەترسی کردبێ و ئێستا هەموو تێگەیشتوین لەوەی کە هەمومان لە یەک دۆخین و ئەوان ناتوانن خۆیان بپارێزن و ئەگەر خەڵک بێتە دەرەوە بیەوێ ئەو دۆخە بشکێنە هێزە ئەمنیەکان و هەموو لایەکتەوە ئەگلێن لەوەی کە ئەو ڤایرۆسە بڵاو ئەبێتەوە 2000 کۆنتڕۆڵکردنی قورسە. بۆیە ئەرکی ئەمانە بە هەر ڕێگایە کە بووە بە پارەی کۆمپانیەکانیانە بە پارەی جیرفانی حزب و سەرمایه‌دارەکانیانە کە خۆیانە دروستیان کردووە ئەم مدەی کە هەیە تێپەڕێنن موچەی خۆران بدەن 3 مانگ لە پێشەوە نەدەن 1 مانگ بدەن مانگ لە کاتی خۆیان بن 30 ڕۆژ لە کاتی خۆیان موچەیەک بن و چارەسەرێکیش بۆ خەڵکە بدۆزنەوە کە موچەخۆر نیە و لە ماڵەوە ناتوانێت کار بکە و ئەگەر وانە بێ بەرەوەواچەکە کەرنتینە بشکێ خەڵک بێتە دەرەوە ناڕزایەتی دەربڕێ کە ئێمە ئاواتی پێ ناخوازین ئێمە هیوادارین حکوومەت لە سەرەتاوە ڕێکارەکانی خۆپارێزی باش هێناوە هەرچی هەوڵێکیان داوە نەهێڵن لەم کۆتاییە کە ئێستا دەیان سامپڵیان لەناو خەڵکی جیاواز و لە شارەکانی هەرێمی کوردستان وەرگرتۆ ڤایرۆسەکە هەیە وەکۆی کە لە هەموو دنیا هەیە ئەگەری بڵاوبوونەوەی لە بەرکەوتنی خەڵکا زۆر زیاترەکە. بەڵام دکتۆر وەک دوایین قسەش دیارە قسەیەکیش هەیە لەوەی کە توندکردنەوەی لە ڕووی ڤایرۆس و کشانی داتاکان هەرچەندە هەندێک زانیاری لەسەر دەستکاری ئامارەکە هەیە یا ڕاگەیاندنەکانی ڕۆژانەیە هەیە بەشێکی خەڵک ئێستا ئەوەی بۆ دروست بووە کە باوەڕی وایە ڕاگەاندنی ئەم داتایانە بۆ درێژکردنەوەی قەدەغی هاتوچۆ ڕێکارەکان زیاتر پەیوەستە بەو دۆخە ئابوووریە کە ئێستا حکوومەتی کەوتووە. بەڵێ هەموو بەداخەوە هەموو ئەوانەی کە هەیە هەموو خوێندنەوەکان شمولی حکوومەتی هەرێمی کوردستانەکە لەبەر ئەوەی خۆیان دۆخێکیان دروست کردووە جیاوازی لە قسەکانی وتەبێژە وەزیری دارایی پەرلەمانتاران مؤسسات لە هەرێمی کوردستان دۆخێکی دروست کردووە کە خەڵک بڕوا بە هیچ شتێک ناکاوە ئەگەر ئەمە درێژەی هەبێ مە پێم وایە دۆخەکە خراپترە بێ بەداریوانە بێ. زۆر سپاس بۆ ئێوە جعفەر ئەندامی ئەنستیتوی پێی سپاس بۆی کە لە پەیامی ڕۆژ لەگەڵمان بوویت. بەڵێ پێم وابێ تۆری سێمی بەرنامەکە کە میوانەکەمان ئامادە بێ بڵێ بینانی بەڕێز لە دەربەنی خانەوە زۆر بەڕێز دکتۆرە سازان ئیبراهیم بەڕێوەبەری تەندروستی دەربەنی خانمان لەگەڵە بێ گەرگوێ لە دەنگمان بێ دکتۆرە خان سڵاوت لێ بێ و بەیانیت باش. سڵاو لە ئێوە زۆر سپاس بەخێر بێن. دکتۆرە خانەگەرە لەو پرسیارەوە بارەدۆخی تەندروستی دەربەندی خان بە تایبەت دوای دەستنیشانکردنی چەند سەمپڵێکەوە هەڵگری کۆرۆنا ڤایرۆس بوون باوڵێن خاوەنی سەمپڵەکان هەڵگری کۆرۆنا ڤایرۆس بوون ئێستاکە بارەدۆخی تەندروستی دەربەندی خان چۆنیە خۆت ئەو حاڵەتانی کەوا ئێستاکە هەیە
لە چه ئاستێکدایە؟ بەڵێ زۆر سپاس بارودۆخی تەندروستی لە دەربەنی خان ئێستا توانم بڵێم تا ڕادێکی باش جێگیرە وەزعەکە باشترە زۆر لە چاو فترەی پێشوو ئەوش لەبەر ئەوەی کە لێمە لە فترەی پێشوو چەند حاڵتێکی پۆزتیڤمان تۆمار کرد لەو کاتە خەڵک کەوتە وەرگرتنی حەزەری خۆی وەرگرت زیاتر خەڵک لە ماڵی خۆی مایەوە پابند بوون بە ڕێنماییەکانی تەندروستی وەزارەتی تەندروستیان جێبەجێ کردووە کە ئەمەش شتێکی باش بوو هەم بۆ کۆنتڕۆڵکردنی وەزعەکە و بۆ ئەوەی کە نەخۆشیەکە بتوانین ئێمە بزانین چی ئەکەین وەکو تیمەکانی تەندروستی چۆن هەڵەسین بە بەرەنگاربوونەوەی ئەم نەخۆشیە. زۆر باشە دکتۆرە لە ئێستادا چەند حاڵەتی توشبوو بە کۆرۆناتان هەیە چەند کەس کەرەنتینە کراوتان هەیە یاخۆت ئەوەی کە گومانتان لەسەری هەبێ هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان؟ بەڵێ ئێمە گەر بینی سەر باسی کەرەنتینەکردن ئەتوانی بڵین دەربەندی خان هەمووی کەرەنتینەیە مەگەر تەنیا ئەو کەسانی کە لە تیمان ئیتر ئەگەر تیمی تەندروستی بێ تیمی هێزە ئەمنیەکان بێت مەگزەلەن ئەو کەسانی کە پێویستن بۆ ئەم وەزعە لە بڕۆنە دەرەوە لە ماڵەکانی خۆیان ئەگەر نا خەڵک هەمووی کەرەنتینە لە ماڵەکی خۆی دەرناچن مەگەر بۆ حاڵەتی زۆر زەرور و پێویستی ئەوش بە خۆپارێزیەوە ئەکید ئەو کەسانش دەرەچن ئەمە وەکو مۆزوعی کەرەنتین بەڵام ئەگەر بینە سەر باسی کە پۆزیتیڤەکان ئەو 18 حاڵەتەمان هەبوو لە دەربەنی خانە و تێستێکی زۆر وەرگیراوە لە کلۆنتاکتەکانی ئەو 18 حاڵەتە بەڵام هەتاوەکو ئێستا پۆزیتیڤی ترمان نەبووە هەر ئەو 18 حاڵەتە بووە 18 حاڵەتەکە لە سلەیمانی بوونە نەخۆشخانەکانی سلەیمانی کە ئەوانیش لە سلەیمانی ما بوونەوە سیانیان لەو حاڵەتانە کە وەزعی تەندروستیان باش بووە دوای ئەوەی کە تێستیان بۆ کراوەتەوە تێستەکەیان نێگەتیڤ بووە ئەوانە دەرکراون لە نەخۆشخانە و گەڕانەوە ماڵی خۆیان بەپێی ڕێنماییەکانی تەندروستی کە ئەوانیش بۆ مدەی 2 هەفتە ئەبێ لە ماڵەوە بن خۆیان ڕێنماییەکانیان وەرگرتووە و کە نابێت تێکەڵاوی ناو خەڵک بن و دڵنیان پابند ئەبن چونکە کەسی بەڕێزی ئەم شارن و خۆیان حەز ئەکەن بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان و خۆیان ئەوان دووپاتکردەوە کە ئەوان لە ماڵەوە بن و تێکەڵی کەس نابن و بەس تەنیا داوامان ئەوەیە کە خەڵکانیش پابند بن بەم ڕێنماییانەوە. دکتۆرە ئەو 18 حاڵەتەی کە دیاری کراوە دوایی فەحسەکانیان با بڵێن نێگەتیڤ دەچێتەوە یان چاک بوونەتەوە واتەوانە ئەو 18 کەسە توژبووی هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بوون دوایەوە چاک بوونەتەوە یاخود هەر بە پێچەوانەوە بڵێن فەحسی دووەم و سێمیان هەر هەڵگری ڤایرۆسەکە نەبوون. پرسیارێکی جوانە ئەم 18 حاڵەتە طبعاً لەناو ئەو کۆمەڵە حاڵەتانە بوون کە ئەمانە کە تێستیان لەوەرگیراوە پۆزیتیڤ بوون ئەمانە پۆزیتیڤ بوون ئەنی بۆشیان دووبارە کراوەتەوە کۆنفێرم کراوەتەوە کە پۆزیتیڤن بەڵام دوای ئەوەی کە چارەسەریان وەرگرتووە لە نەخۆشخانەکانی سلەیمانی تێستیان بۆ کراوەتەوە ئەوەش حتمەن بەپێی پرۆتۆکۆڵی خۆیان و گایدلاینی خۆیان لایە کە پاش 3 ڕۆژ تێستیان بۆ ئەکرێتەوە پاش 3 ڕۆژ لە وەرگرتنی تریتمنت علاج ئەوان دیسان تێستیان بۆ ئەکرێتەوە کە تێستەکانیان بۆ کراوەتەوە پۆزیتیڤ هەتا ئەو کاتی کە بۆ بە نێگەتیڤ کە نێگەتیڤ دەرچووە دوای 24 ساعات تێستی تریان بۆ کراوەتەوە دیسان نێگەتیڤ بووە ئەوەش بەپێی پرۆتۆکۆڵ ئەو پرۆتۆکۆڵ و گایدلاینی عالەمیانی کە لایەن هەیە ئەتوانن ئەم کەسانە بڵێن نێگەتیڤ بوون لە ئێستاە چاک بوونەتەوە لەم کاتەیە هەڵگری ڤایرۆسەکە نین و ئەتوانرێ بنێرێتە ماڵەوە بۆیە نێراونەتە ماڵەوە و تاوەکو 2 هەفتە ئەمێننەوە لە ماڵەوە دوای 2 هەفتەکە ئەڕۆنەوە بۆ دیسان بۆ تێست. زۆر باشە دکتۆرە باس لە وەرگرتنی سامپڵ کرد لە ناو قەزایی دەربەندی خاندا چەند سامپڵتان تا ئێستا وەرگرتووە و ئایا وەرگرتنی سامپڵەکان سنگڵیەواتە هەر کەسێک و بۆ خۆی یاخۆت لە خێزانێکە کەسێک وەردەگرن بنمەوە بزان ئایا ئەو خێزانە دواتر ئەگەرەمە توشبوو بێت و خێزانەکەمیان کەرەنتینە دەکرێت. بەڵێ لە ئێستا ئەوەی کە تاوەکو ئێستا کراوە زیاد لە 250 تێست سامپڵ وەرگیراوە ناو شاری دەربەنی خانە ئەو 250 سامپڵە بە شێوەیەکی هەڕەمەکی نەبووە هەمووی بە سیستەماتیک ڕۆشتووە و ئیشی بۆ کراوە ئەوەی کە مەسەلەن نەخۆشیێک هەبووە ساینوسنتمی هەبووە واتە نیشانەکانی ئەم نەخۆشی تیا مەوجود بووە کە نیشانەکانی تیا مەوجود بووە تێستی بۆ کراوە ئەگەر پۆزیتیڤی تیا بێت کۆنتاکتەکان و بەرکەوتەکانی ئەو پۆزیتیڤە دیسان جارێکی تر فەحسیان بۆ کراوەتەوە ئەوەش نەبوو بڵێ سامپڵێک لە ماڵێک وەربگیرێت و بزانی ئەو کەسە نا بەو شێوەیە نەبووە بەپێی دەرکەوتنی نیشانەکان لە کەسی نەخۆشە
تێست وەرگیراوە و پاشان ئەگەر ئەو کەسە پۆزیتیڤ بوو بێ بۆ کلۆز کۆنتاکت و بەرکەوتەی ئەو کەسە پۆزیتیڤە تێست وەرگیراوەتەوە بەو شێوەیە بووە. کەواتە پرسیارێکی تر دێتە ئاراوەم وەڵامەیە ئایا ئەمانەی کە تێستان لێ وەرگرتووەن ئەتوانین بڵین زۆرینەیان بەرکەوتووی ئەو 18 حاڵەتە بوون کە لە دەربەندی خاندا هەبوون؟ بەڵێ توانین وا بڵین بەڵام مەسەلەن نەڕۆشتین بەس ئایلەکەی خۆی وەرگرین کۆنتاکت شەرت نییە هەر کەسێک کۆنتاکت و بەس بەرکەوتی لەگەڵ ئایلی خۆی هەبێت خەڵک هەیە بەرکەوتی لەوش لەگەڵ خەڵکی دەرەوە زیاتر بێت ئەویش ئێمە بڵاومان کردوێتەوە لە ڕێگەی پیجەکانی خۆمانەوە لە ڕێگەی هاوڵاتیانی شارەوە حتا یعنی بە سەماع بەناو کۆڵانەکانە گەڕاوین لە ڕێگەی ئەمبولانسە بە ئیسعاف و تومانە کێ بەرکەوتەیە کێ هەست ئەکا بەرکەوتنی هەبووە لەگەڵ کەسێک لەو بەڕێزانی کە توشببووی ڤایرۆسەکەن با پەیوەندیمان پێوە بکەن و هێڵی گەرممان داناوە هێڵە گەرمەکەمان 24 کاتژمێری جواب بەیاتەوە لە جوابدانەوەیە لە ڕێگەی هێڵە گەرمەکان و پەیوەندیمان پێوە کراوە کە کێ لە خۆی ئەترسێت کێ ئەترسێ و ئەزانێ بەرکەوتە بووە تێستمان لەو کەسانە وەرگرتووە ئێمە. دکتۆر ئێستا قەزای دەربەندیخان بە حکمی بچووکبوونی و جیاوازی لە ناوەندی شارە گەورەکانی دیکە ڕەنگە زۆر باشێتەوەی کە توێژینەوەی باشتری لەسەر بکرێ لەو ڕوەوە ئایا دەتوانین بڵین ئەگەر کەسێک لە ماڵێکە توش بوو بێت ئێوە دوجار تێستی ئەندامەکانی دیکە و خێزانەتان کردبێ حتمما دەبێ هەمویان بەرکەوتوو بوو بن یاخودنا لە نمونە کاک حاجی سالار لە دوای 6 ڕۆژ لە کەرنتینە ئازاد دەکرێت لە دوای 6 ڕۆژ لە کەرنتینە ئازاد دەکرێت واتە ئەتوانین بڵین هەر بەپێی ئەو لێکۆڵینەوە زانستیانەی کە کراوە بۆ ماوەی 14 ڕۆژ هەڵگری ڤایرۆسەکە بووە هەفتەیەک لە ماڵەوە پێوەی بووە ئایا ئەتوانین بڵین هەموو خێزانەکەی لە ماوەی ئەو هەفتەیەدا هی ئەم توش بوو بن یا هی سامپڵەکانی دیکە؟ زۆر لە پرسیارەکەت نەگەیشتم بەڵام لە ڕاستیە ئەوەی کە لە ئەوڵەوە کە پرسیارە کرد ئەگەر کەسێک لە ئایلەیەک توش بوو بێت ئێمە بەپێی ئەوەی کە لە دەربەنیخان هەیە توشببووی ماڵێکە هەموو ئەندامەکانی تری ماڵەکەی توش کردووە ئەم نمونەیەمان هەیە و هەشمانە توش بووە بەڵام ئەندامەکانی تری خێزانەکەی توش نەکردووە هەردوو بابەتەکە هەیە. زۆر باشە دکتۆرە ئەو سامپلانەی وەرتان کردووە یعنی کەی نەتیجەیان دەرەچێ چنی پێچێ بووی بزانن ئایا دەربەنیخان هێشتا لە زۆنی مەترسیە هێشتا ڤایرۆسەکە لە کۆڵانەکانی دەربەنیخان ماوە هێشتا خەڵک هەیە و مەسەلەن ڤایرۆسەکەی هەڵگری ڤایرۆسەکە بێ و بەڵام مەناعی بێز بێ بۆ خۆی نەزانێ ئەو سامپلانەی وەرتان کردووە کەی نەتیجەکەیان دەرەچێت؟ بەڵێ ئەو سامپلانی کە وەرگیراون نەتیجەکانیان لە ئەمڕۆیە وەکوی کە پێمان گەیشتووە ئەبێت نەتیجەکان لە ئەمڕۆیە دەرکەوێت بزانین ئەگویش ئەکەوێتە سەرەوە ئایا توانای خۆیان هەیە هەمووی بخوێنەوە هەمووی سێرکرێت ئەو سامپڵان نەتیجەکانمان بنەوە بەڵام ئێمە هیوادارین لە کاتێکی زووترا نەتیجەکانمان پێ بگاتەوە بۆی دڵنیاییەک بێت بۆ خۆمان و بۆ خەڵکی خۆشەویستی شاری دەربەنیخان بۆی بزانین وەزئی شار لە چی بارودۆخێکایە و دەرکەوتنی نەتیجەی ئەو بڕا زۆرەی سامپڵ کە وەرگیراوە ئەتوانین بڵێن تا ڕادەیەکی زۆر ئەبێتە حاڵەتێکی یەکلاکەرەوە بۆ خەڵکی خۆشەویستی شاری دەربەنیخان. زۆر باشە دکتۆرە حاڵەتێک هەیە کامە تەنها لە قەزای دەربەندیخانە ڕوونادا لە ناوەندی شارەکانی شار ڕوودەدا کاتێک کەسێک یەکێک دەچێت بۆ پشکنین دەست بەجێ ئەم کەسە کەرنتینە ناکرێت تا ئەو کاتێک کە وەڵامی پشکنینەکەی بۆ بێتەوە کە زۆر جار 2 ڕۆژ تا 73 کاتژمێریشی 3 ڕۆژیشی پێدەچێت. ئایا ئەمەی کە ئێستا سامپڵەکانتان وەرگرتووە ئێوە و ڕەنگە 2 ڕۆژی تر یاخود ڕۆژێکی تر بێتەوە کاتێک کە دێتەوە دەڵێ فلانە کەس هەڵگری ڤایرۆسی کۆرۆنایە فلانە کەسیش لە ماڵەوە بۆ بەرکەوتی لەگەڵ خەڵکی دیکە و لەگەڵ خێزانەکەی هەبووە ئەوانی دیکەشی توش کردووە ئایا باشتر وانە لە کاتی هەڵگرتنی تێست لە هەر کەسێ خۆشی کەرنتینە بکرێت تا ئەو کاتێک کە وەڵامەکەی دەرەچێت؟ بەڵێ ئەزانی چۆنە ئەو کەسانی کە ئێمە تێستیان بۆکەین حتمما هە لەلایەن تیمەکانی تەندروستیەوە ڕێنمایی ئەدرێتێ و زانیاری پێ ئەوترێ کە ئەبێ خۆی کەرنتین کە ڕێوشوێنی هەسوکەوتی خۆی لە ماڵەکەی بۆ دەستنیشانەکرێت کە ئەبێ جیاواز شتەکانی خۆی تێکەڵ هیچ کەسێکی تر نەکات و لە ڕاستیشتا سپاس بخواتەوەکو ئێستا زۆربەی زۆریان نێگەتیڤ هاتوونەتەوە لەبەر ئەوە نامانەوێ وەزئێکی وا دروستکەین کە ژیان لە خەڵکی تێک بین بەڕاستی ئەگەر ئەوەی کە تۆ ئێڵی ببرێتە شوێنێکی تایبەت و کەرنتین بکرێت و ئەوە حاڵەتێکی دەرونی ناخۆش لەوەچێ بۆ کەسەکان دروست بێت بەڵام هەتا ئەو دقیقە نەتیجەی تێستەکەیەتەوە ئەگەر ئیشەڵاکی هیچ تریمان نابێتەوە پۆزیتیڤ بەڵام ئەگەر لە کا حاڵەتێکە پۆزیتیڤیشمان هەبوو بێت ئەو کەسە خۆی کەرنتین کردووە بە پێڕێنماییەکان
و حتمما ئەو کاتەش وەرکەپ ئیشی تر بۆ ئەو کەسە ئەکرێتەوە کە پۆزتیڤە و کلۆز کۆنتاکتەکانی دیسان جارێکتر دیاری ئەکرێتەوە لە هەمان کاتا ئێمە بەس ئاگاداریشمان کردو پێشتر کە ئەوان ئەبێ کەرەنتین بن ئەو کەسانە خۆیان کەرەنتین کردووە و تێکەڵی حتا ناو ئایلەکانیشە ئێستا وایمان لێ هاتۆ ئێمە بەڕاستی هەمومان خۆمان کەرەنتینێکین چونکە تێکەڵی ئایلەکانی خۆشمان زۆر نابین. زۆر باشە دکتۆرە لە دەربەندیخان بڕیار بوو نەخۆشخانەیەک ناوەندێک بۆ نەخۆشی کۆرۆنا تایبەت بە نەخۆشی کۆرۆنا دروست بکرێ ئەو خەستەخانەیە یاخودە و نەخۆشەخانەیە لە چه قۆناغێکایە یان دەستپێکردنەکانی بەکوێ گەشتون. ئەو نەخۆشخانەیە کە لەلایەن بەڕێز کاک عوسمانی حاجی حەمەسایی دابینی کرد ئەوەی کە خێرخواکە ئەو ئێستا بە بەردەوامی ئیشی لێ ئەکرێت ئەوەی بزانم وابزانم لە ئەمڕۆ یا بەیانیایە سەقفی تێ ئەکرێت ئەو بە بەردەوامی لە ئیشکردنایە. بەڵام ئێمە حاڵەتێک ئەم حاڵەتی لە دەربەنیخانە کە بڵین کە دەرکەوتەی ڤایرۆسەکە لە دەربەنیخانە تۆمار کرا ئەتوانین بڵێم تۆزێک زوو بوو یعنی لە چاو شوێنەکانی کە تۆزێ بەزووی لە دەربەنیخانە ڤایرۆسەکە بڵین دەرکەوتنی هەبوو ئەمەش تا ڕادەیەکی زۆر خەڵکی دڵڕاوکی بەداخەوە بۆ خەڵکی شای دەربەنیخان دروست کرد و حتا یعنی گلەی ئەوە ئەکرێت کە ئێمە بە زۆنێکی مەترسیدار ناسراوین لە ڕاستیشا ئەتوانم بڵێم ئێمە زۆنی مەترسیدار نین ئەو پرسیارەشم زۆر لێ ئەکرێت ئێمەش هەر وەکو هەموو شارێکانی تری کوردستان و وەکو هەموو جیهان شارێکین و بۆمان لەوانەیە یعنی دەرکەوتەی ئەو ڤایرۆسەمانتیا مەوجود بێ بەڵام ئەمەش مانای ئەوە نییە کە دەربەنیخان لە کۆنتترۆل دەرچووە سوپاس بخوا و بە هاوکاری هەموو لایەک و بە هاوکاری خەڵکی خۆشەویستی شاری دەربەنیخان و هێزە ئەمنیەکان و تیمەکانی تەندروستی و بە هاوکاری بەرەبەری تەندروستی سلێمانی کە توانیمانە ئیشێکی زۆر لێرە بکەین بۆ ئەوەی خەڵکی ئەم شارە زۆر بەرکەوتەی نەبێت و زەرمەندی زۆر ڕوونەیە. ئەجا ئێمە لەم کاتەیە کە چاوەڕی دروستکردنی ئەو بیناین ئەو نەخۆشخانەکە تەواو بێت دەستەوسان نەوەستاوین ئیلا بەس چاوەڕی ئەو شوێنە بین شوێنێکی ترمان کردوتەوە بۆ حاڵەتێک ئەگەر ئاوتبرێکێکی وا بەو شێوە ڕووبا کەوتمان نەبا ئینسانە بێ ینی ئەبێ هەموو کاتێک تۆ حەزەری خۆت وەرگری من نەوەک ئاوتبرێکێک هەبێت با بتوانین وەزعەکە لە کۆنتترۆل دەرنەچێت شوێنێکمان کردوتەوە بۆ ئەو کەسانی کە هەڵگری ڤایرۆسەکە بن و ئەگەر لە کاتێکا سلەیمانی حاڵەتی زۆرتیا مەوجود بێت ئێمە نەتوانین بینێرینە ئەوێ لە لای خۆمان بیان هێڵینەوە. زۆر باش ئەمە بەدەر لە ئەو شوێنی کە کاک عوسمانی حاجی حەمەسەئی دابینی کردو خۆمان دابینمان کردو لەلایەن خێرخوایەکی تری شارەوە بینایەکی بۆیە دابین کردوین. زۆر باشە دکتۆرە کاتمان زۆر کەماوەگەر بە کورتی کۆتا قسە ڕێنماییت بۆ هاوڵاتیانی دەربەندیخان و هەروەها پێشنیاری ئێوە وەکو لایانی تەندروستی بۆ لایەنە پەیوەندیدارەکان لە هەمبەر درێژکردنەوەی قەدەغەی هاتوچۆ و کەرەنتینەکردنی خەڵک لە ناو دەربەندیخان بە تایبەت کۆتا قسەت لەو بارەیەوە. من ئەوە ئەڵێم بە هاوڵاتیانی خۆشەویست هی شاری دەربەنیخان ئەو ئێمە نەتیجەی ئەو خۆمان 250 لە 250 وەرگیراوە بەڵام نەتیجەیەکی زۆرمان ئەمڕۆ پێی ئەگاتەوە 150 تێستەکە ئەتوانم بڵێم یەک حاڵەتی دڵخۆشکەر و یەک لاکەرەوە لە دوای ڕاگەیانی ئەو 150 نەتیجەیە ئەتوانین دڵڕاوتی خەڵک بەوە بڕەوێتەوە کە ئەو نەتیجانە گەڕایەوە. بەڵام بۆ مۆزوعی کەرەنتینەکردن و مانەوەی خەڵک لە ماڵەکانی خۆیان ئێمە ئەبێ هەر پابند بین ئەبێت هەر ئاگامان لەو بێت بۆ پاراستنی خۆمان و خەڵکی شاریش. زۆر باشە دکتۆرە بۆ ڕێوا من بیکەمە دوایین پرسیار بودجە تایبەت کراوەکە بە ڕوبەڕبوونەوەی کۆرۆنا گەشتوەتە دەستی ئێوە و ئەم بودجێ لە ڕووی بەرکەوتنی یا هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆناوە بۆتان دەنێرە یاخود وەکو پشکی دەربەندیخان کە وەکو قەزایەکە ڕەنگە ئێستەیەوە لە ڕووی ژمارەوە خەریکە نزیک دەبنەوە لە پارێزگایەک زیاترەوە بەرکەوتوتانەوە و مستحقن کە زیاتر ئاوەڕتان لێ بدرێتەوە. ئایا هیچ بودجەیەکتان بەدەست گەیشتووە و ئەگەری هەیە کەی کۆتایی بە کەرەنتینەی گشتی قەزای دەربەندیخان بێنرێت؟ بەڵێ ئێمە هیچ بودجەیەکمان بەدەست نەگەیشتووە ئەوەی کە هەیە بەس لە ئێلان بینیومانە کە ئەڵێ بودجەیەک بۆ دەربەنیخان دابین کراوە بەڵام بە شێوەیەکی لایەنێکی فەرمی یان ڕسمی بڵێن شتێک بە ئێمە گەیشت بێ ناوەڵا هیچ شتێک بە ئێمە نەگەیشتووە بۆیە معلوماتم نییە بەسەر ئەوەی کە لە ئێلان باس کراوە جارێ شتێک بە ئێمە نەگەیشتووە. کەی کۆتایی بە کەرەنتینەی گشتی قەزای دەربەندیخان دەهێنرێت؟ بەڵێت ئەفوتێ نەگەیشتم کەی کۆتایی بە قەرەنتینە گشتیەکەی قەزای دەربەندیخان دەهێنرێت؟
لە ڕاستی ئەوە ئەبێت چاوەڕێی نەتیجەی فەحسەکان کەین وەکو وتمان بەڵام من وا ئەبینم کە هەموو شارەکان کەرەنتینەیە نەک بەس تەنیا دەربەنیخان چونکە بەبێ ئەو پەیوەندی کە هەمانە لەگەڵ سلەیمانی شەر کەرەنتینەیە وەکو دەربەنیخان من جیاوازێکی بەو شێوەیە نابینم و ئەبێ ئێمە هەمومان پابەند بین. زۆر باشە دکتۆرە خان، زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرە سازانی برایم بەڕێوەبەری تەندروستی دەربەندیخان کەوا لە دەربەندیخانەوە لەگەڵمان بوو. جلال پێم وا بێ بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژ کۆتاییات. سپاس بۆ هاوکارانمان، سپاس بۆ تۆش، سپاس بۆ بینەرانیش. بەخواتانە سپێرین بۆ هیوایین لە ئارامی و لە تەندروستیەکی زۆر باش و کامەران دابژین. خواتان لەگەڵ.